یەک گۆرانی تورکمانی بە خۆت و بۆ مەسەڕێ بواری بن يلا بفقرەوە دای با بچنە یاڵا دای نا گۆرانێکیکە هێز و حەزی لێیە دایڵە ئەغڵەمات زەیلان باڵاسە Zaman Ceylan balası ya Karası gider gözüm karası soyulma canıma soyulma Canıma hapsi de sevda yarası hapsi de sevda yarası Yana göndermeni Bir yana göndermeni O yana göndermeni Bir yana göndermeni Sarıyarımda yara var Bir de göndermeni Güneşten yaralıya Cavur kızı ermeni Vay vay Babzına bak babzına Kınala sırtı babzına Babzına bak babzına Kınala sırtı babzına Oynarık gülerim Haset bir yanatına Oynarık gülerim Haset bir yanatına وای وای مامەسەڕێ وارەت لە چێ بووی ئەوەندە کاک Yazı sağlık o türüm ne sen Yazı sağlık yani یعنی ڕەبوو وڵی ئەگەر وابی مامەسا بەرنامەکە Mamsa لەگەڵ yazda sağlık yani Uşa niye iyi gorani Türkmeni ne stübe uci ئێواش ئەو تورکمانی لە چێن دەر فێر بێت و ذاك خشيولي يا بس yazda sağlık gerwana ma o gorani ke ceşim ne bu gerwana hem müşrevi hem duşamwan seşamwan le veçaş ئێستا من ئەوەندە گۆرانی تورکی جێ دەگرم بەڵام فێری پێمان بڵێ بێمە ئەوە حەیرانێ لە چێ دەزانێت قورتارتکەم لە منتیقەشی ژیایە تورکمانی زۆر تێدا بۆ فێر بووە باشە یەک پرسیار مامەسەڕێ بە بەخۆی دینش مالی داشی لای مالی دا اوی دا پیری یعنی داشی بابی هەولێرینە ئادی ئێستا ئامۆزایەکانی کاکەندیری لەگەڵ کاک محەممەد و لە کاک یونس و ئەوانە یەک لە باشترین ژەنیارەکانی ڕاست جێمام گەڕی مامۆستا بەڕۆژ لە دیارمی بەشەو لە دیارمی حەزران لە تەلەفۆن چەندەیە کاکە چەندەیە